میوانە خۆشەویستەکان ئەم شەویش دێمەوە خزمەتان بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانین سوودێک بە هەموو لایە بگەێنین لەسەر دوو تەوەرە قساکەین ئەم شەو. یەکیان لەسەر مەسەلەی ئەوەی بارگای بارزانی و لاهوری شێخجەنجی لەگەڵ قسە و باسەکانی عومەری سەیعەلی دوێنێکە لە گردەکە لە کۆبوونەوەیشی بێمناسەبەیە بەڕاستی کردی کە زیاتر بەرهەمی ئیفلاسی بوو لە واقعە. بۆ یەکە هەموو بەڕێزان کۆبوونەوە ئەچینە ناو کولی قسە و باسەکان و ڕاو بۆ چوونەکانی خۆمان ئەڵێن. سەرەتا هەمووتانە بێ و ڕاستیە بزانن کە لە پەیوەندی کۆمەڵایەتیەوە ئەفو لە کێشەی کۆمەڵایەتیەوە هەتا کێشەی سیاسی لە نەبوونیەوە هەتا بوون خەڵک لە کوردستان پەیوەندی بە منەوە کاکە کێشەیشیانە بێ ئەیهێنە بەردەستی من. دەبەرەوە من زۆر جار فریای ئەو هەموو قسە و باسانە ناکەوم و ئەبێ چاوەڕوانکەن هەتاوەکو ئەتوانم بەلای باسیەکەم. مەسەلەن کەیسی تەندروستی هەڵەبجە و گەندەڵی و دز و درۆزنەکانی ئەوێ لە بەردەستمایە. هی دەرمان فرۆشی لە قەڵاتجێ و ڕانیە و ئەمانە لە بەردەستمایە. هینی مەتاری و فڕۆکەخانەی سلێمانی کە یەکێتی ئێوێ شێدانێ ئەوەم لە بەردەستایە. کێشەی ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی کە لەگەڵ ژنی دووهەمیا کێشەی هەیە. هیوادارم کە ئەو کێشەیە چارەسەر کابۆی کە من قسە باسی لەسەر نەکەم ئەم پەیامەم پێی بگا کە پێویست ناکە ناوەکەی بەرم. خۆشەویستان و عەزیزان هیوادارم کە هەمووتان لەگەڵ مابن بۆ کولی ئەو قسە و باسانەی کە ئەم شەو لە خزمەتی هەموو لایەکە دەیکەم. باقمێلەوە ئاوە گەرمە بەم عەزیزان قورگم تاوە نییە. هەمووتان بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد هاتن عەزیزان و خۆشەویستان. خۆشەویستان سەرەتا ئەبێ هەمووتان ئەو ڕاستیە بزانن کە ئەچمە سەر تەوەرەی یەکەم مەسەلەی 16 ئۆکتۆبەر و ئەو قسە و باسانەی بارگای بارزانی کە لە ڕێگەی کەسێکەوە کردیان لەسەر مەسەلەی چاوپێکەوتن یا دانیشتن لەگەڵ لاهوری شێخجەنجیە. هەمووتانە بێ ئەو ڕاستیە بزانن کە 16 ئۆکتۆبەر بەرهەمی ڕێفراندۆم بوو بە دەرەجەی یەکەم. واتە ڕێفراندۆم توانی 16 ئۆکتۆبەر و تەواوی ئەو کێشانەی کە هەیە بەدوای خۆیان بهێنی. و پێشتریش ڕێکەوتن کرابوو لەگەڵ مەسعود بازانی کە دوای شەڕی داعش هێزەکانی عێراق بکشێنەوە ئەو سنوورانەی کە پێشتر عێراقی تیا بوو. ئەسڵەن بەپێی ئەوەی کە پێی ئەڵەن خێڵی 36 دەبوو ئەو هێزە بەهاتایە هەتا قەرەهەنجیریش. هەرچی ئەمریکا، تورکیا، بەغدا بەیەکەوە ئاگایان لەم قەزیە بوو و هەر هەمویان ڕەزامەند بوون واتە ناڕەزایی دەرنەبڕی و بۆیە بێدەنگ بوون لە بەرامبەر ئەو ڕووداوانەی کە ڕوویە واتە ڕووداوی 16 ئۆکتۆبەر و ئالەم بابەتانە. ئینسان خۆشەویستان پێویستە مێژوو وەکو خۆی بنووسێتەوە. هەمومان ئەو ڕاستیە ئەزانین کە ڕیفراندۆم داهێنەرەکەی خودی مەسعود بازانی بوو کە ئەو ڕابەرایەتی ئەکرد و تەرحەکەیش تەرحی ئەردۆغان بوو. هەر لەو سەردەمانە من بە وتارێکی درو درێژ باسم لەسەر ئەو مۆزوعە کرد کە مەسعود بازانی و ئەردۆغان بۆچی ئەیانێ و کارە بکەن. بەڵام عەسڵی مشکلەکە ئەوە بوو کە مەسعود بازانی توانی بە ناوی فشە کوردایەتی و ڕیفراندۆم و ئەم قسە زل و قسە قۆڕانەوە هەموو حیزبەکان دوای خۆی بخات. هەتا مەسعود بازانی هاتە دەباشان چووە ماڵی جەلال تاڵەبانی و پافێڵ پێشوازی لێکرد. لە مەلعەبەکە هەمومان بیرمانە پارتی وێشێتی لەوێ کۆبوونەوە و کۆبوونەوەی جەماوەریان بەڕێخست. خێرۆخانی ژنی جەلال تاڵەبانی لەوێ بوو لە پاڵ مەسعود بازانیا دانیشتە بوو لە کۆستێتەوە تا هەموو سەرانی یەکێتی لە بەیکیان بە مەسەلەی ڕیفراندۆم وت. عومەری سەیعەلی و سەرانی گۆڕان هاتن و بە شانازیەوە ئەوانش دەنگیاندا بە ڕیفراندۆمەکەی مەسعود بازانی. هەتا کاکە حەمەی گوڵەخانە هەتا ئەم چرکە ساتەشەوە نەفەقیرە هەرڵێ تاپۆڕەشەکە لە گیرفانمانایە. باشە ئاوایە کەواتە هەمویان دوای مەسعود بازانی کەوتن و هەمویان کڵاویان کرایە سەر و کڵاوی ڕیفراندۆم و ڕووداوەکانی دواتری 16 ئۆکتۆبەریش هی هەر هەمویانە لە حەقیقەتە بە تەنهایی یەکێکیان نییە. ناکرێ بنەماڵەی بازانی بڵێن 16 ئۆکتۆبەر خیانەتی پافێڵ و لاهوری شێخجەنجیە. ئەوە قسەی قۆڕە بەڕاستی و قسەی قۆڕیشە بووترێ ڕیفراندۆم بە تەنها مەسعود بازانی لێ بەرپرسە. هەمووتان لە هەموو ئەو ڕووداوانە بەڕاستی بەشدارن. بەڵام مەسعود بازانی عرابی مەسەلەکان بوو لە کۆتاییەوە لە سەرەتاوە تاوەکو کۆتایی.
خۆشەویستان ڕەنگە زۆربەتان ئاگاداری ئەم قەزیە نەبن، بەڵام من لێرەوە بە هەمووتان ڕاگەێنم با بزانین مەسعود بارزانی خودی خۆی سەبارەت بە 16 ئۆکتۆبەر چی ئەڵێ. ئەمە فاکتە، واتە ئەمە قسەی گیرفانی خۆم نییە عەزیزان و خۆشەویستان، بەڵام دڵنیام لەوە کە زۆربەتان ئەم ڕاستیە نازانن. مەسعود بارزانی کتێبێکی نووسی کە 58 لاپەڕەیە لەژێر ناونیشانی بۆ مێژوو. لەو کتێبەدا مەسعود بارزانی ئەڵێ شیعە و حەشدی شەعبی دایان نابوو کەرکووک بگرنەوە. مەسەلەکە پەیوەندی بە خیانەتەوە نییە. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی خودی مەسعود بارزانیە لەو کتێبەیە خۆشەویستە. ئازاد جوندیانی کاتێک کتێبەکە خوێنێتەوە بە پەلەڕاکە بۆ لای مەسعود بارزانی و پێی ئەڵێ کاک مەسعود ئەم کتێبەکە تۆ بڵاو کردوتەوە 16 ئۆکتۆبەر ناهێڵێ، تۆ لەو لاوە ئەڵەی لاهوری شێرجەنگی و پاڤێڵ و ئەوانە خیانەتیان کردووە، لەم لاوە خۆت ئەڵێ شیعە و حەشدی شەعبی کەلوچیان هەر داگیرە کردەوە. مەسەلەکە پەیوەندی بە خیانەتەوە نییە. چۆن شیوابێ یەکسەر هاتن هەموو کتێبەکانیان لە بازاڕا کۆ کردەوە، چونکە ئیعترافی مەسعود بارزانی خۆی بوو، هیچ مەجالێکی نەهێشت بووەوە تا خیانەت و ئەم شتانە بخاتە سەرشان و ملی هیچ کەسێ لە حقیقەتە. من بە PDF کتێبەکەم لێلایە، هیوادارم ئێوەش بڕۆن بیخوێننەوە، ئەوە قسەی خودی مەسعود بارزانیە، قسەیەک نییە کە لە خۆوە بیکەم بەڕاستی. خۆشەویستان پاڤێڵ کاتی ئەچێ بۆ هەولێر، ئەچێ بۆ لای نێشیرەڤان بارزانی، دەڵێ پێویستە موعیدم بۆ دروستکەی مامت ببینم، ناڕۆمەوە هەتاوەکو مامە مەسعودە نەبینم. کاتێک کە پاڤێڵ تاڵەبانی لە ڕێگەی نێشیرەڤان بارزانیەوە ئەڕوا مەسعود بارزانی ببینێ، ئەکەوێ بەسەر دەست و قاچیە، تۆ مامی ئێمەی تۆ برا گەورەی ئێمەی تۆ باوشی ئێمەی. ئەوە بوو لە دواییشە لە تیڤیەوە خۆی بە ئاشکراوتی مەسعود بارزانی مامی گەورەمانە، مامی هەمومانە. بۆیە بنەماڵەی بارزانی ئەمەیان لە پاڤێڵ بینی، دەیانەوێ لاهوریش هەمان ڕۆڵی پاڤێڵ ببینێت. بەڵام من پێم وایە لاهور ئەگەر لە گوێی ئێمە و لە گوێی خەڵکیشکە نابێ من بدا بە مۆزوعە و نابێ سەر بۆ بنەماڵەی بارزانی و مەسعود بارزانی شۆڕکە و نابێ بە ڕۆڵی پاڤێڵ ببینێت. عەزیزانی من ئامین زکری ئەوەی بڵاو کردەوە یەک گوشەی هینی خۆی نییە، ئەو خاتوونە بۆ شارەزایتان ئەوە بۆیان نووسیوە وتویان بڕۆ بە ناوی خۆتەوە بڵای بکەرەوە، واتە قسەکان قسەی بارەگای بارزانیە. ئەگەر ئەو قسانە قسەی ئەم ئامینە زکریە خۆیەتی فەرموو با بارەگای بارزانی بڵێ ئەو قسەی ئێمە نییە، ئەو کەسان لە خۆ قسانی کردووە، کەواتە قسەکە قسەی بارەگای بارزانیە لە ڕێگەی ئەو ئامینەوە وتێتی بڕۆ بڵاوی کەرەوە و بە ناوی خۆتەوە، ئەینا قسەکە قسەی مەسعود بارزانیە. عەزیزان پێش ریفراندۆمەکە من لە وتارێکە باسم لەسەرەوە کرد، وتم مەسعود بارزانی لە یەکەم هەڵبژاردننی ساڵی 1992 دژی ئاڵای کوردستان بوو، یعنی ڕێگەی نەئەدا ئاڵای کوردستان هەڵبکرێت، دژی دەوڵەت بوو بە پێی بەڵگەنامەکان. خودی نەوشەوان سەفاش باسی ئەو مۆزوعی کردووە و مەسعود بارزانی لەو کاتەوە سیستەمی سەرۆکایەتی دانا تا خۆی ببێتە سەرۆکی ئەوەڵ و ئاخری هەرێمی کوردستان و لەگەڵ سەدام حوسێن ڕێکەوتن بکات و بە یەکەوە عێراق بەڕێوە برن. ئەمە بەرنامەی ساڵی 92 مەسعود بارزانی بوو لەگەڵ سەدام حوسێنە کەوتم کوتم نەوشەوان سەفا باسی کردووە. لێرەوەیە مەسعود دەیەوێ هەڵبژاردنێک بە ناوی ریفراندمەوە ڕێک بخە و نایەوێ هەڵبژاردن بۆ پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بکرێ، ئەمەش لە پێناوی مانەوەی خۆی داوەکو سەرۆکی هەرێم، چونکە لەو قۆناغا ئیتر نەیەتوانی لەوە زیاتر ماوەکە درێژ کاتەوە و سەرۆکی هەرێم بێت. هەر لە بەرامبەر ئەوەیشا تورکیا ئەیویست دەوڵەتێک بۆ سوننەکان لە مووسڵەوە تا کەرکووک دروستکە بە سەرۆکایەتی حەشدی خلافەتی ئیسلامی داعش و دەوڵەتێکیش بۆ بنەماڵەی بارزانی دروستکە لە سلێمانی و هەولێر و دوهۆک، دژی شیعە و دژی ئێران. تورکیا زۆر هەوڵیە ئەمە سەرکەوێ، بەڵام شکستی خوارد. نەتوانی لە ڕێگەی داعشەوە دەوڵەتی خلافەی ئیسلامی لە کەرکووکەوە بۆ مووسڵ دروستکە، نەتوانی دەوڵەتێ بۆ مەسعود بارزانی بە ناوی سەربەخۆیەوە دروستکە لە سلێمانی و هەولێر و دوهۆکە. باشە چونکە
ئەردۆغان ئەمەیەویست تاوەکو سنوورەکانی خۆی فراوانتر کە هەم لە ڕێگەی داعشەوە دەست بەسەر مووسڵ و کەرکووکا بگرێ و هەم لە ڕێگەی بنەماڵی بازانەوە دەست بەسەر سلێمانی هەولێر دۆکا بگرێ وا بیکا بە دوو قوبرس بە قازانجی خۆی خۆشەویستە ئەوە ڕیفراندۆمەکە بوو کە مەسعود بازانی ئەیون ئێمە سەر بەخۆی ڕاگەین. بەڵام هەموو ئەوانەی کە ڕوویاندا پێچەوانەی ئەم تەسەوڕەی ئەردۆغان و مەسعود بازانی بوو، چونکە هەم ئەمریکا دژ بوو هاوپەیمانەکان بە هەماشکەوت و هەم ئێران ئەوە بوو ڕێگریان لێکرد و شکستیان خوارد، هەم داعش شکستی خوارد نەیتوانین دەوڵەتەکەدا بمەزێنێ و هەم مەسعود بازانی ڕیفراندۆمەکەی شکستی خوارد نەیتوانی سەر بەخۆی ڕابگێنێت. ئێستا کە مەسعود بازانی دەڵێ لاهوری شێرجەنگی داوای لێبوردن نەکا لەگەڵی دانانیشم خۆ بەخۆ قسەکەی بەڕاستی گاڵتەجاڕیە لە حەقیقەتە. بۆ گاڵتەجاڕیە؟ جارێ بەپێی هەموو منتقەیە ئەم قسەیە کاتی ئەکرێ کە لاهور داوای دانیشتنی کردبێ لە مەسعود بازانی، هەر بە منتق وایە خۆشەویستان، واتە کەسێ داوای دانیشتن لە کەسێکەکە ئەویش ئەڵێ هەتا لەسەر فڵانەشت داوای لێبوردن نەکەی یا تا ئەمە نەکەی من لەگەڵت دانانیشم. بەڵام لاهور داوای شتێکی وای لە مەسعود بازانی نەکردووە عەزیزان. ئەمە ڕێک پێشەوانەکەیەتی ئەوە مەسعود بازانی سێجار داوای کردووە کە دانیشتنی بۆ بەڕێ بخرێت. بەڵام ئەم ئەوێ لاهوری شێرجەنگی بچێ بۆ سەری ڕەش وەکو پاڤێڵ تاڵەبانی بکێ بەسەر دەست و پێیە. کاتێک کە ئەمە ڕەت دەکرێتەوە ئیتر مەسعود بازانی تووشی هیستریا بێ، بە تایبەتی دوای ئەوەی کە محمودی حەفیزات کە چووە لای مەسعود بازانی لە دواییە چوو لای لاهوری شێرجەنگی پەیامەکانی ئاڵوگۆڕ پێکرد. کاتێک کە ئەم محمودە بەڕێزە ئەڕوا بۆ لای لاهوری شێرجەنگی لاهور پێی دانیشتن ڕەت ناکاتەوە بەپێی ئەهواڵانەی کە هەیە. ئەڵێ بەڵام دانیشتن تەنها بۆ وێنەگرتن بێ قیمەتی نییە و پێویست ناکە دانیشین، بەڵام لەسەر کۆمەڵێتەوەرە ئەکێ دابنیشین قسە و باسی لەسەر بکەین. بۆیە دوای 3 ڕۆژ لەم دانیشتنەی محمود لەگەڵ محمودی حەفیزادە لەگەڵ لاهوری شێرجەنگیە یەکسەرە سەرۆکایەتی بارەکەی بارزانی تووشی ئەم هیستریایە بێ ئەم قسەیە فڕێە خاتە ناو ڕۆژە بۆ فڕێدا. عەزیزان مەسعود و بنەماڵی بازانی وا فێر بوون ئەبێ ئیلا خەڵک بڕاتە بە دەرگاکەی ئەوان، ئەمە مێژویان هەروایە نەک ئەوان بچنە بە دەرگای خەڵک. حتا لە ناو پارتەکەی خۆشیانە خۆشەویستان ئێوە دیقەت بدەن کاتێک کە کۆنگرا بەسێ پارتی و بنەماڵی بازانی یا هەر کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتی بەڕێئەخە کۆتاکەس مەسعود بازانی ئەچێ بۆ ئەوەی هەمووی هەستن لێبەری و هەمووی چەپڵی بۆ لێبن بۆ مەسعود بازانی. ئەمە سروشتی بنەماڵی بازانی وایە چونکە خۆیان لە هەموو کەس بە گەورەتر دەزانن، چونکە ئەگەر پێشتر بچێ ئەبێت لەبەری خەڵک هەسێ، بەڵام ئەوە ناکە لە ئاخرە ئەچێ بەڕاستی. ئەو ڕۆژەی کە پاپا هاتە هەولێر مەسرور و گروپەکەی دوا کەس چوونە ئەوێ بۆ ئەوەی هەموو خەڵکەکە لەبەری هەسن هەرواش دەچوو. عومەری سەیعەلی بەو هەموو قوربەسەری و بەو گۆچانەوە لەبەر مەسرور و کوڕەکەی مەسعود بازانی هەسا هەموو گیانی ئەلەرزی ئەدوو بیناو ئاوە. باشە ئەگەر هەمووشمان دڵنیام کە لە بیرتانە خۆ لە مەسەلەی 16 ئۆکتۆبەرا کاتی خۆی بنەماڵی بازانی یەخێشی بە پاڤێڵ تاڵەبانی ئەگرت ئەیوب پاڤێڵ و لاهور و ئەمانە ئەمەیان کردو و خیانەتەوە ئەوەیە. بەڵام هەر کە پاڤێڵ ئەچێ بۆ لای مەسعود بازانی ئەکەوێ بەسەر دەست و پێیە ئیتر مەسعود بازانی بۆی مۆزوع نییە، تەواو کۆتایی پێ هاتووە پاک بۆتەوە مادەم چووە بۆ لای مەسعود بازانی. بەڵام لاهور چونکە نەچووە ئێستا تەنها مەسەلەکە لاهورە غەزەبەکە لەو گیراوە. ئەمە حەقیقەتە خۆشەویستان دیفاعکردن نییە لە کەس بەڕاستی، چونکە بە تایبەتی پارتی و جەلالی پارتی یەکێتی فێری ئەوە بوون ئینسان کە ڕاستی ئەڵێ یەکسەر ئەوە پیاوی ئەوە لایەنگری ئەوە، بەڵام وەک قسەن لای شمولی من ناکە باسی نایخوات ئەمە ڕاستیەکەیەتی. بۆیە مەسعود بازانی بەڕاستی درۆکە و باسەکە ڕەبتی بە 16 ئۆکتۆبەر و داوای لێبوردنەوە نییە، بەڵکو ئەوەیە کە لاهور نەچوو بۆ سەری ڕەش و مەسعود وا ئەزانێ کەرامەتی شکێنراوە، مەسعود وا ئەزانەیە شەرەفی بڕبەنکاری کراوە کە نەچووە بۆ لای و سوژدەی بۆ نەبردووە، بۆیە لێوەوە یەک تەنگە نەفەسی خۆی دەرەکە ئەو قسە بێمانایە فڕێدا بەڕاستی. پاشان وەرن من بە ئێواڵم ئەگەر لەسەر خیانەتکردن بنمونە داوای لێبوردن بێ بۆ ڕواتان هەبێ ئەو بنەماڵی بازانیە دەبێ هەموو نێرومێکیان وەکو بە بەغا هەر یەک دانە قەرن بەس بڵێن داوای لێبوردنەکەین داوای لێبوردنەکەین، چونکە هەموو مێژویان خیانەتە بنەماڵی بازانی.
بۆچی بنەماڵەی بارزانی خۆشەویستان خیانەت ماوە ئەمانە نەیان کرد بێ کەسی یەکی ئابی بیرچۆتەوە کەس پێش پاسداری بیرچۆتەوە کەس ساوات بوون و کوشتنی دەیان پێشمەرگەی حیزبی دیموکرات و کوردی ڕۆژهاتی بیرچۆتەوە بۆچی سلێمانی معاینەکان بیرچوونەتەوە بۆ ئێستا لە 18 شوێن لەشکری تورک لە باشووری کوردستان مۆڵدراوە خەڵک بیری ئەچێتەوە شەڕ لەگەڵ پەکەکە و پێدا خەڵک بیری ئەچێتەوە کاتە بنەماڵەی بارزانی بەڕاستی مێژوویان یعنی خیانەت یعنی ئەم مێژوو یعنی درۆ یعنی پڕ لە خیانەت بەڕاستی بۆیە بنەماڵەی بارزانی جگە لە خیانەت لە مێژووە خۆشتێکی تریان نییە بۆیە ئەمە وەکو منطق باسم کرد ئەمە ڕاستی ئەو مۆزوعی خۆشەویستان بۆیە هەمووتان بیزانن سێریکەن خۆشەویستان بە ئەمەشی ئیسافەکەم بنەماڵەی بارزانی ئێستا کار لەسەر دوو شتەکە چونکە بەتەواوەتی ئیفلاسی کردۆ ڕەسوا بووە بەڕاستی یەکەم کە خەڵک ئەگرەی خاتە زیندانەوە ئەڵێ ئەو سیناریۆی کە دام ڕشتووە ئەگەر جێبەجێ نەکەیت و ئاوای اعتراف نەکەی ئەوا ژنەکەت یا دایکت یا خوشکت ئەهێنین لێرە کۆمەڵێ لە قوتابیانی قوتابخانە گەمژانەکەی مەلام سەفا سواریە بن تادای لێکن ئەگەر اعتراف دەکەن ئەش اعترافی پێکەن ئەمە خاڵێکی خاڵی دووەمیشیان ئەوەیە ئەچن کامێرە ئەگرنە ناوگەڵی هەموو پیاوانیارەکانی خۆیان و ئەو ژن و کچانی کە هەیەە ئەینێرن بە پارە بۆ لای ئەم مەسئولیەکێتی ئەم مەسئولی ئەملا ئەمە ئەولا ئەوەی کە ناودەنگی هەبێ سێکسی لەگەڵاکەن ڕسمەکەی گرن و بڵاویکەنەوە ئەمە ئێستا بۆ بەئیشی بنەماڵەی بارزانی جاڕۆ بە برادێکم وتم کاکە با ئێمە هەر یەکەمە لە ئاسی خۆمانەوە کورە چش لەو بە ئەو بەڕێژێ پێ بنەماڵەی بەرزان ڕاکێشین سێکسێ بکەین و دوو ڕسمی خۆمان بڵاویکەینەوە بۆ ئەوەی ئەو بەڕێژێ پیان ڕاکێش دوازدە قڕانیش بێن بەڕاستی ئەمە ئەخلاقی بنەماڵەی بارزانیە بۆیە کاتێکە لاهوری شێخ زەنگی وەکو پاڤێڵ تاڵەبانی ناچێ بۆ لای مەسعود بارزانی بۆی بچەمێتەوە بە قوربان و بە ساقی بێ ئینجایە دانیشێ وەڵا هەتاوەکو داوای لێبوردن نەکامدە نەنیشم با بەخۆ دوای تۆ نەبوو دانیشی لەگەڵ مەسعود بارزانی تۆ خۆ سێجار داواکو دانیشی لەگەڵ تا کاکە وەڵا لاهوری یەک قسەی نەکردەوە پیاشی نەزانی لاهوری شێخ زەنگی بەزاتەوە بە پیاشی نەزانی کاکە کەی ئەو توتی بام لەگەڵ تۆ دانیشم چی ناردووە بۆ لای تۆ مەسعود بارزانی ئەگەر پیاوی بڵێ بڵێ لاهوری شێخ زەنگی بە فڵان کەسەوتی با لەگەڵی دانیشم تۆ خۆ خەڵکی ناردووە سێجار داواکو لەگەڵ دانیشم دەفشەفسە چیەکی کاکە بۆچی وای خەڵک جێرە توبی بە قمارکەرەکەەوە گە نەڵێ بەهینەوە ئەتەقێ کابرا بە پیاو نازانێت و لەگەڵ دانانی شێتەوە مەسعود بارزانی ئێتەمە پێویست ناکە داشی قسەی بە قسەی قۆڕ و قسەی وەڵا کاکە تا 16 ئۆکتۆبر 16 ئۆکتۆبر تەنها 16 ئۆکتۆبر خۆ کردی وەکو پێشەکەی باسم کرد خۆت سەری مارەکەی 16 ئۆکتۆبر و ڕیفراندۆم و لە دەزانی لە ساڵ 50 خاچی کوردستان بوویت ئەمە بە کوتی ئەوەشم باس کرد خۆشەویستان ئەشمە سەر خاڵی دووهەم چونکە پێم وایە ئەوەندە کیفایەتە بۆی کات زۆر نەگرین ئازیزان و خۆشەویستان جارە سەر بەڕێزا من شتێکی با بە هەمووتان ئەو ڕاستیە بزان بۆی کە منی نەناسیوە من قسەی خۆم ئەەکەم حەقم نییە بەسەر ئەوە چێبییر چۆن بیرەکاتەوە بەڕاستی تەواو ئێستا بە نمونە بنەماڵەی بارزانی ڕقیان لە هەر کەسێ بێ من ئەو کەسە بە دۆستی خۆمەزانم تێگەن ئەمە واقعی بنە کاکە حەقم نییە بەڕاستی هەر کەسێ نەوشوام سەفا هەتا دژی بنەماڵەی بارزانی بوو من دۆسی بووم کەچوو بۆ سەری ڕەش من دژی بوو لاهوری شێخ زەنگی بەیانی بڕوا بۆ سەری ڕەش من دژیم دانیشن قەی ناکە کێشەم لەگەڵ دانیشتیان نییە مەسعود بارزانی بابێت لە دووکان لە سلێمانی کاکە لە بارەگای یەکێتی لە هەولێر دانیشگا بڵێ مەسعود بارزانی نەعوذ بالله خوا نییە خەڵکە بڕوا بڵێ مەسعود چی ئەسڵ کاکە سەرۆکی حیزبێکە لاهوری سەرۆکی حیزبێکە لە چییە هەر من بۆ ئارام ئەحمە بەڕاستی من ئامادەنیم بیشم کشم بۆ سەرۆکی مەسعود مەسعود چێرەگەی دانیشگا چکارێ مەسعود بارزانی کاکە مەسعود بنەماڵەی بارزانی ئیفلاسیان کرد تەواو بوون ئەچنە سەر مەسەلەی عومەری سەیعەلی خۆشەویستان بۆیە ئەوەی کە لەسەر عومەری سەیعەلی لەسەر گۆڕان و قسەکانی دوێنێشەوە ئێڵێن کەس ناڕەحەت نەبێ خۆشەویستان من ئاوا قساکەم عومەری سەیعەلی لە سیاسەتە خۆشەویستان لە مەسەلەی بیر و بۆچوون و وتنی ڕاستیەکانە نابێ ئینسان ڕەحم بە هیچ کەسێ بکە مەسەلەی ئیجتیماعی جیاوازە لەسەر کۆمەڵایەتی من ئێستا کە عومەری سەیعەلی ببینم ڕێزیەگرم لەبەری هەڵەسم تۆقەی لەگەڵاکەم ئیحترامێگرم ئەمە جیاوازە ئەمە مەسەلە کۆمەڵایەتی بەڕاستی بەیانی پرسەیەکی بێ ئەگەر لە سێمایی ئەچم بۆ پرسەکەی یا ئەو هەر کەسێکی تر بەڕێواقع ئەمە جیاوازە بەڵام لە مەسائلی سیاسەتە لە مەسائلی بیر و بۆچوونە ڕاستیەکەی من ڕەحم بە هیچ کەسێک ناکەم ڕاستیەکان وەکو خۆی ئەڵێم عومەری سەیعەلی تا ساڵی 1995 ئەندامی پارلەمان بووە خۆشەویستان لەو کاتەوە تا ئەم ساتە وەختە موچەی 6 ملیۆن دیناری هەیە باشە
لە سەهۆڵەکەیش 500 ماڵێکی 500 مەتری داژی کردووە لە 91ەوە تایە ئەژیت. باشە لە ساڵی 95ەوە مەسئولی مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی بووە. بەیانیان ڕۆشۆ بۆ مەڵبەند بۆ تاعینکردنی خەڵک و تەکەتولات، عەسران ڕۆشۆ بۆ تەعزیە، شەوانەیەش تاریژی کردووە چووە بۆ قومارکردن. خۆشەویستان جا عەزیزان من بە تەبیعەتی حاڵ بە سروشت من بڕوام بە ئینسانی قومارچی نییە. هەر کەسێ قومارچی بێ ناتوانم متمانەی پێ بکەم. ڕێزم بۆ هەیە مشکلەی خۆیتی ژیانی خۆیتی شێکە بیکە، بەڵام ناتوانم متمانەی پێ بکەم لە حەقیقەتە. بۆ ئەوەی بیکەم بە سەرۆکی حیزبێ بیکەم بە شتێ متمانەی نییە ئینسانی قومارچی. باشە عومەری سەیعەلی بەو تەمەنەوە کە ئێستا هەیەتی ئێستاش شەوانە سەرقاڵی قومارکردنە. باشە لەم ماوە نزیکەیە لە مێرگەپان شەوێک کە ئیفلاسی کردووە دلێری سەیمەژی پارەی یاوەتێ لەی قومارەکەیە. باشە بۆیە ئەمەش ئەیڵێم بۆ ئەوەی کەس خۆی نەکا بە ئەشرەفی شەریف بەڕاستی نەڵێن وەڵا ئارام ئەحمەد ڕاستیەکان ناڵێ. باشە عومەری سەیعەلی لە هەموو تەمەنیا یەک کتێبی نەخوێندوێتەوە تەحەدایەکەم و دەوروبەرەکەیشی پێکاتون لە کۆمەڵی ئینسانی خەڵتە و ئینسانی حاقد و ئینسانی تەکەتولچی. باشە عەزیزان لە مێژووی کوردستانی باشوورە لە دوای ساڵی 1990ەوە باشە پێش پارتی پێش یەکێتی عومەری سەیعەلی لە مەڵبەندی سلێمانی یەکێتیەوە و لەگەڵ گروپەکەیە حیزبیان بتە ناو بازاڕەکانەوە. باشە هێشتا پارتی یەکێتی بیریان لەوە نەکردبەوە. خۆشەویستە باشە عومەر یەکەم کەس بۆ عومەری سەیعەلی چوو بازاری جگەرەکەی سلێمانی قۆڕخ کرد و بردی بۆ یەکێتی. باشە و خەتی پاسەکانی ئەو کاتێک کە پارەی زۆرە کرد هەمووی بە نفوسی یەکێتی وەریگرت پاسی بۆ کڕین خستێ خزمەتی خۆی یەکێتیەوە. باشە بۆیە ئەوەی حیزبی بدەناو هەموو کایەکانەوە عومەر و کوتلەکەی بوو بەڕاستی. با یەک دوو نمونە لە کوتلەکەی عومەری سەیعەلی بینەوە. خۆشەویستان دوایی ئەچێ ناو کولی قسە و باسەکانەوە. کوێستان محەممەدی هەیە کە ئێستا وەزیرە بەناو بە واژۆی خۆی وەرەقەی ناردووە بۆ بەڕێوەبەری قاعەی ئیمتیحاناتی بەکردۆری تا فڵانە قوتابی چاوپۆشی لێ بکرێ بۆی دەرچێواتە قۆپی وەپی بکات. یەکێتی لە ساڵی 2009 ئەو نامەی بڵاو کردەوە بە خەتی خۆی بە ئیمزای خۆی. خۆشەویستان کوێستان تەنها لەبەر ئەوەی کوتلەی عومەرە 2 دەورە ئەندام پەرلەمان بووە ئەمە 8 ساڵ. ئێستا وەزیرە لە ساڵی 95ەوە بە ئۆتۆمبیلی دەوڵەت حکوومەت ئەگەڕێ بەنزینەکەشی حکوومەت پارەکەی بۆیە. باشە ئادێ بڵێن کوێسان چ خێرێکی بۆ کورتە بۆ زەحمە نەبێ جگە لە پارە کۆکردنەوە بەڕاستی. جالە و خۆیان بەزیابێ ئەوەنەش ناشرینە هیچ کەسێکی حەزی ناکە ئەگەر ژنێکی جوان بۆ پیا خەفەتی خوا حتی $1 ملیۆن هەیە بە کەس بەخێرە نایە بەڕاستی. چونکە ئەڵەی تەقە لە مزگەوت کردووە هەر ئەوە پارەت زیوە خوا ناشرینی کردووی ئەو نیتە بەڕاستی. ئەوە پارەت زیوە ئەمەە ماساوە بۆ عومەری سەیعەلی کردووە بۆ پارە کۆکردنەوە. 8 ساڵ ئەندام پەرلەمان ئەمە بێ بە 4 ساڵ وەزیری بەس خەریکی پارە کۆکردنەوەی کوێستان محەممەد. باشە ئەمە ئەوە مەسئولی کۆمیتەی سێسایە کە پیاوی ئەم عومەری سەیعەلی بۆ لە کوتلەکەی ئەو بووە نامەیەکی هەیە نادوێتی بۆ هوشیار بۆ حاکم هوشیار کە ئەو کاتە مدیر ناحیەی سێسایەق بۆ خۆشەویستە داوای کردووە ئەو بەنزینەی کە هەیە بۆ سێسایەق با بەیەکەوە بیفرۆشن. نامەکەی هەرماوە. ئەم عومەری سەیعەلیە لەم ماوەیە خەرچی کردەوە بەڕێوەبەری مەکتەبەوە ئەلەم بابەتانە یەک ڕۆژ مۆزەف نەبووە یەک کتێبی نەخوێندوێتەوە. باشە بۆیە عەزیزان 50 ساڵی تر سلێمانی باجی تاوان و خراپەکاریەکانی عومەری سەیعەلی و تەکەتولەکەی بۆ شارەزاییتە. ئەمە حەقەتە. ئالەم قسانەی دوێنەیە کە کردی کە ئەڵێ بە کاکنۆشیوانە وتووە ئێمە ناین چونکە بێپرسی ئێمە ئیسیقالە لێکێتی داوە بەڕاستی درۆکات. مام جەلال لە 2010 ئەم عومەری هەدەرکرد لاکەتە. بۆیە هەر لەو کاتەیە برادەرەکانی کاکنۆشیوان بە کاکنۆشیوان ئەڵێن ئەرێ کاکمەل لە تۆ زۆر نزیک بوو ئەو بۆ ناتۆ دەرەوە لە ناویشێتە کاکنۆشیوانی دەوڵامەکە ئەزانی ئەڵەنشی خۆشەویستان ئەڵێ ئەگەر مام جەلال لە مەکتەبی سیاسی عومەری سەیعەلی دەرکات باشە نێڵێ بێتە ژووری مەکتەبی سیاسیەوە. ئەو عومەری سەیعەلیە لەبەر دەرگایە لەسەر قوتوویەکی شیر لە پزگەکە لەسەر قوتوویەکی شیری دۆ دائەنیشێ واز لە یەکێتی نایێنێت. قسەکەی ڕاستە حتا مام جەلال دەری نەکرد عومەری سەیعەلی نەڕوویت. باشە ئەم دکتۆر غالب ماوە خۆشەویستان هەر ئەم عومەری سەیعەلیە بە دکتۆر غالبی وتبوو کاکە غالب جان سیاسەت مەبادی و مەساڵحە ئەم جارە وازە مەبادیەکە بێنە و دەنگ بدە بە فواد حسین وعد بێوەکەم بە وەزیر. باشە ئەمە قسەی عومەری سەیعەلی خۆشەویستە.
بۆیە سوێن بە ئیلاهی پارتی وێشێتی بە هەموو پۆخڵاوەتەکانەوە لە عومەری سەیعەلی شەریفترن لە هەردوو کوڕەکەی شام سەفا شەریفترن بۆ ئاگاداریتە باشە بۆیە عومەری سەیعەلی ئەزانێ ناتوانێت وەکو قاری حاجی عەلی پیاوانە بمرێ و بە گەورەی بمرێ لێرەوە ئێوێ لێی بدا نایە وەکو ملاسم عومەر بە گەورەی بژ و بە گەورەی بمرێ باشە حتا ئەو قسانەی کە دوێنێ کردی هەر هەمووی لێدان بوو لە خودی نەوشوا مستەفاش بۆ شارەزاییتان وەرە عەزیزان سەری خۆمە کێشە بەو دیوارەیە دوێنێ یوشی عومەری سەیعەلیم گۆڕان لەسەر بنەمای نەتەوەی و نیشتیمای لێ نەداوە کورە گۆڕان کوا لەسەر بنەمای نەتەوە نیشتمان دروست بووە عومەری سەیعەلی ئەی هاوار کورە بابە بۆ خاتری خوا کوا گۆڕاشتی وها بۆ لە گۆڕانە کاکە بنەمای نەتەوەی چی نیشتیمانیشی عومەری سەیعەلی هەی گێژە دین باشە گۆڕان بزوتەوەیشی ڕیفۆرم خواز بوو کاکە ئیسلاح بوو ئیسلاح بڕیار بوو کۆمەلگا و ئەو سیستەمە چەتەگەرێکی دوو پارتی لابە سیستەمێکی مۆدێرن و دروست بۆ کۆمەلگا بێنێ بڕیار بوو دژی دزی بێ دژی گەندەڵی بێ نێتەوەی چی وشتی چی کاکە جام عومەری سەیعەلیە چونکە خۆی کۆنە کاشەکە وازانێ ئێسێش مەریک ماوە باشە ئەم قسەیەشی تەنها یەک مانای هەیە ئەویش ئەوەیە کە لە فشە کوردایەتەکەی بنەماڵەی بازاری دا نەبڕێ ئەمەیە ئیشەکەی عومەری سەیعەلی باشە اینجا ئاڵەشی یەکێتی و پارتی قاچاقچی و دز و گەندەڵن هەمومان ئەو ڕاستیە زانین کاکە جارێ جەنابتان کوڕەکانی لە شام سەفا گردێکی 124 دۆلمی زەوی بە دەیان بیناوە کارگەی چیمەنتۆ دەیان ملیۆن دۆلاری کاش کە موڵکی خەڵکە چۆتە گیرفانی هەستێ مناڵەکەی کاکەنەوەەوە فەرمو تەسلیمی خەڵکی بکەنەوە دەی تاوەکو تا لە پارتی وێشێتی نەشن کە ئەوان دز و قاچاقچی و گەندەڵن باشە فەرموو لەم حکومەتە چەتەگەریە بکشێنەوە ئەگەر ڕاستەکە ئێوە بوون بۆ یەکەم جار مەسئول بازرگانی تۆریستە ناونا براگەورە باشە ئێوە خۆتان پارە لەو دز و قاچاقچیانە وەرەگرن ڕۆژانە کاکە دەوەرن ئەگەر ڕاستەکەن ئەوە ئەوانەکەن باشە ئێوە لەلایەکەوە سەتان لە ئاخرەکەی بنەماڵی بازرگانی و پارتیایە باشە مانگانە پارە وەرەگرن باشە هەر لەو پارانەی کە خۆتان ئەڵێن ئەمانە دزن و قاچاقچێتی بۆ پایەکەن باشە پارەیان لێ وەرەگرن پۆستەکان وەرەگرن موچیان لێ وەرەگرن کەشێش لە هەمووشی حەپەلووشەکەن ئەژە وەرایەتی پارتی قاچاقچی و ئەوەیە وەڵام من بەیانیەکێتی یان پارتی 2 ملیۆن دلارم باتێ بە حاتی ناڵم دز و قاچاقچی بەڕاستی خۆزان پارەکەی دز و قاچاقچی دێ ئەیا من بۆشی قسەوە کە وەرم قسە ناکەم بەڕاستی کاکە حەقم نییە تەواو چونکە منیش بەشدان من دز و قاچاقچی تێ کاکە خۆ مشتێکی عەجیب نییە فەرموو عومەری سەیعەلی جا لە بڕۆ مستەفای سەیقادری دەڵاڵ باشێکی پاراستن و پارتی وەزینە دزەکەتان ئاواتی شێخ جەناب بهێنەوە بزان چەندیان دزیوە زەحمەت نەبێ بە قاچاقچێتی کە پارەیان پاکردووە ئەوسا ئەم قسە قورئانە بکەن باشە تۆ کە لەگەڵ گورگا گۆشتە خۆی مافو نییە لەگەڵ مەڕاشیوان بکەیت خۆ خەڵک جێن نییە کاکە خەڵک ڕاستیەکان هەر هەمووی ئەزانێت باشە ئەو پارانەی کە ئێستا ئێوە وەری ئەگرن و ئەو هەموو هەلپەرست و شڕەخۆر و چەورەیە کە پۆست وەرەگرن لە حکوومەتەکەی برا گەورەکەتانە ئەو پارانەی کە وەریانەگرن هەمووی هەر بە قەولەکەی خۆتان هی دزیە هی قاچاقچێتیە هینی گەندەڵیە دەوەرە ڕەتیکەنەوەگە پیاوەندەی ڕەتیکەنەوە کاک ئایدۆ فەرموو ناکرێ من بەیانی یەکێتی مانگانە 4000 موچەم باتێ و خانوم باتێ و ئەوم باتێ بیش لە مەڵا ئەوانە دزن و گەندەڵ وەڵا دەم دەرنایەوە کاتە بەخوا نایە لێ کاک حەقیقەتێک بۆ جۆرەیە کاکە تۆ ڕاستیانە ئەزانی دەکە کاکەوان ئەوانی لێوەرمەگە زەحمە نەبێ هەمووشمان ئەو ڕاستی ئەزانین چەندین هەسوڕاوی بزوتەکە عومەری سەیعەلی و چیای کوڕی نەوشام سەفا لەسەر دزی لەسەر قاچاقچێتی لە زیندانە چاویان زەر بووە بۆکەوەی ئەندامی ئەنجومەنەکەتان دەستێمانی هەمەشە دزیوانی جیران پسوڵیان تەزویر کردبوو لە مەرزەکانە کە ئێستا لە سجنان تەنێ ئازادیانەکەن باشە ئەو حاکمە قۆرەتوو ئەگەر بە پەلە نەقڵتان نەکردایە بۆ کەلار ئەوە دڵنیاتانەکەم لەوە ئەواتی شەخژنابیش ئەگیرا خلە زیندانەوە لەسەر دزی لەسەر تاوانی کاتە فشەفش مەکەن کاکە عومەری سەیعەلی گیان سێهەم دزی گەورە دوای پارتی وێشێتی و سێهەم قاچاقچی چیا و نمای نەوشەوە مستەفا لە مەرزەکانە خەریکی قاچاقچێتی باشە ئێوە ماڵتان لە شوشەیە بەر بگرنە پەنجەرەی هەر ماڵێ بەر پەنجەرەی ماڵەکانی خۆتانەکەوێ بەڕاستی اینجا خۆشەویستان ئەڵێ چی عومەری سەیعەلی ئەڵێ کاکنەوشیوان خۆی بە هاوڕەکانی وتووە با ئەوەی کە بەناوی کۆمپانیای وشەوەیە گردە فلانە هەر یەکەمان با بیکەن بە سەهم و دابەشیکەن بەسەر هەر 5 مانە باش ئەمانە هیچیان باوەڕیان بەوە نەبووە حتا عەزیزان کاقاری حاجی عەلی لێکێ لە قسەکانیان ئەڵێ ئێستا من بچمە دەرەوە سیارەیەک لێم بدا و بمرم کوڕەکەم دێ داوای سەهمەکات چۆن شتی وابێ کاک لازم عومەر کە ئێستا لە ژیانە ماوە
و پێویستە ئەویش هەڵوێستی هەبێ درۆ بەدەم کاک عومەر ملازم عومەریشەوەکە خودی ملازم عومەر کێسە لە ژیانە ماوە ئەڵێ با زەویەکە بە ناوی کەسمانەوە نەبێ تەنانەت بە ناوی جەنابی شتەوەنەوە بە کاک نەوشیروان ئەڵێ با بکرێ بە وەقف بخێتە سەر زانکۆ ئیسلێمانی بەڵام کاک نەوشیروان سەفا بەوەش ڕازی نابێت بۆیە ملازم عومەر ئەڵێ کاری سیاسیتان لەگەڵ ناکەم و وە کەسێکی سەربەخۆ و خانشین و بێلایەن ئەڕۆم بۆ خۆم دانیشم ئەمە حقیقەتەکەیەتی جا لەو قسە و باسەیە درۆ هەرە زەقەکەی عومەری سێ عەلی خۆشەویستان ئەوەی ئەڵێ کاک نەوشیروان پێی وتوم مام جەلال تەلەفۆنی بۆ کردووم کە ئەو هاوڕێیانە داوای پارەیان لێ کردووم منیش وتومە بیان دەرێ باوکم بە شەرەفم کاک عومەری سێ عەلی ئەو نەوشیروان سەفایە قسەی وای نەکردووە بە قورئان درۆکەیت باشە بە شەرەفم درۆ بەدەم نەوشیروان سەفا واکەیت باشە وەڵاهی زۆر عیبە بەو تەمەنەوە بەو سەرسپیەوە هی درۆکەی لە بەرچاوی ئەو خەڵکەیە بەڕاست بە شەرەفم درۆکەیت کەسیش نەڵێ کە عیبە کاک عومەر پیاوی چاکە و کاک عومەر ئەوەی هیچ پیاوی چاک نییە بەڕاستی ماشەڵەش پیاوی چاکە پیاوی چاکێکە پاشا پرسیارەکە ئەگەر پارە وەرگرتن لە مام جەلال عیبە بووە خودی کاک نەوشیروان سەفا خۆی ئەڵێ من 10 ملیۆن دلارم وەرگرتووە باشە ئەی بۆ بزوتەوەی گۆڕان کوڕەکانی نەوشیروان سەفا لە ڕێکەوتی دەباشانەوە لە ماڵی مام جەلالەوە مانگانە 250 ملیۆن دلار 250,000 دلار بۆ چوو بۆ گردەکە ئەی بۆ عزیزان من بیر لەواکەمەوە هەتا قسەکەی عومەری سێ عەلی بەڵگەیە ئەگەر ئەو مڵکە هینی نەوشیروان سەفا بوایە نێ و بابیکەین بە سەهم هەریەکە بەشێک بە ناویەوە بێ چکە بە پێی هەموو منتەقێ کەس مڵکی خۆی وا لێ ناکا بەڕاستی من ئەگەر مڵکی خۆم هەبێ 100 دۆلم زەویش بێت 200 دۆلم زەوی بێت کە هینی خۆم بێ نایکەم بە سەهم بەشی کەسی لێ نایەم بەڕاستی ئاوە کەواتە بەپێی ئەم تەفسیرە بێ کاک نەوشیروان سەفا مڵکی کۆمپانیای وشەی بەهی خۆی نەزانێ بە مڵکی تایبەت باشە بۆیە خۆی داوای کردو بکرێ بە سەهم ئەی کەواتە بە کام یاسا ئەبێتە مڵکی کوڕەکانی کاک نەوشیروان زەحمە نەبێ ها کە خۆشی پڕژاسیەکەیتەوە نەوشیروان سەفا وای وتووە ئەی چۆن بۆ بە مڵکی ئەوان کاکە ئەی ئەگەر نەوشیروان سەفا ڕازی بووە بیکا بە سەهم ئەمانە بۆ ئەچن داوای پا لە جەلال تاڵەبانیەکەن پاشان هەمویان لەسەر ئەوە کۆک بوون کە ئەم عەرزەیە بکرێ بە وەقف و بکرێ بە ناوی زانکۆی سلێمانیەوە بەڵام کاک نەوشیروان ئەڵێ ئەگەر وەقف بێت حکومەت دەتوانێت هەڵی وەشێنێتەوە و مڵکەکە مەنداژی بکات و ئەنم بابەتانە وەڵحاڵ باشە ئەوانیش سیقیان پێ کردووە مڵکەکە هەمی کراوە بە ناوی کاک نەوشیروانەوە کەسیش نەئیزانێت لەو کاتە ئایا دەورانی ئاوای لێیە لە دوایە لە لەندەن 2 ساڵ دانیشێ کوڕەکانیشی ئەتوانن ئەوە بکەن و بچن 124 دۆلم زەوی و کارگە و 10 ملیۆن دلار بۆ خۆیان بزنی بخەرجی فانیانەوە شتی وا بەڕاستی دنیا ناکرێت دوای کوڕەکانی ڕاز دەبنەوە ئۆتۆماتیکی لەمای 24 ساعتە ئەبن بە خانەی 100 ملیۆن دلار ئەژێ کەس باسمان نەکا کاکە پارەی باوکم وڵا پارەی باوکتان نییە کاکە باوکو پارەی چۆ کاکە خۆ مڵکەی کاک نەوشیروان سەفا نەبووە خۆ بەکرێکاری نەیکرد نەوشیروان سەفا کاکە وڵای نەوشیروان سەفا لە هەموو تەوەنیا خاوەنی 500 دلار نەبوو خۆشەویستان لە هەموو تەمەنیا ئەو نەوشیروان سەفا خاوەنی 500 دلاری خۆی نەبووە قەتریشی نەکردو کاکە یا لە شاخە بووە ئەوەیە ئەو بوو کاکە لەمەش بە دەرخۆشەویستان کاتێککە گۆڕان دروست ئەبێ خەڵکی دەستەن خەڵکی بازرگان خەڵکی توجار خەڵکی ئەوانەی کە پارەیان هەیە بۆ مەسەلەی گۆڕان و گۆڕان خوازی 10 ملیۆن دلار ئەبن بۆ گۆڕانکاری نەک بۆ ئەوەی کە دەرخواردی گردەکەی بن و بەدەیان بینای لێ بکەنەوە و مێدیای بۆ دانێن و دواییش بە مڵشی ببێتە هی کوڕەکان و کشەکەی نەوشیروان سەفا حتا کاتێککە گۆڕان دروست بووە ئەو گردە ئێشتا ئاوا نەبووە بە پارەی خەڵکی گۆڕان خواز ئەو گردە ئاوا کراوە بە شارێک بە پارەی خەڵک بەڕاستی هەتا بە دەمنەکەی تاڵەبانیش نەبووە بەدەیان خەڵک هەیە 500,000 دلاری هەیە 700,000 هەیە بە ملیۆن دلاری هەیە نازان قاری حاجی علی بە ملیوتی من خۆم عازم فەرشۆ بە 210,000 یامە بهین یامە بە گردەکە بە نەوشیروان سەفا خەڵک ئاوا پارەیاوە ئەو پارانە بۆ ئەوە نەبووە بێ بە مڵکی نەوش ئێستا هەردوو کوڕە چەکلەکەی نەوشیروان سەفا خۆیانی پێوە بان و ئەمە هی باوکمانە بۆی بەژێ باوکی چی کاکە کە گۆڕان دروست بووە خەڵک 10 ملیۆن دلاری یا بۆ گردە قسەی قۆڕ عومەری سێ عەلی خۆشی نازانێت چیە لێ بەڕاستی ئەوانە سیقیان بە نەوشیروان سەفا هەبووە بۆیە ڕازی بوون بکرێ بە ناویەوە تەواو جا ئەم عومەری سێ عەلیە بە جۆرێک کەوتە ناو دۆتەڵەکە باسیەوە جارێک ئەڵێ سەهم جارێک ئەڵێ وەقف جارێک نەوشیروان سەفا خۆی کڕیوێتی باشە جارێک ئەڵێ ئەوانە دای پایانی جا تاڵەبانی کردووە باشە بۆچی بۆ خەڵک عیلەتەوە بۆ کاک نەوشیروان ڕەحمەتە
کە نەشەسەفا خۆی نێشاردوێتەوە کە دەم لە دولای لە مامجلای وەرگێتەوە من دەیان کەسە ناسم لە پێنجێن لە حەقی سێمانی پارەیان ناوە بە نەشەسەفا لە هەولێرەوە بەنهێنی خەڵک پارەی هێنا بە نەشەسەفا 500,000 دلار 400,000 جانتا بۆ گۆڕان و گۆڕانکاری ئێوە پارەیان لە کوێن زەحمە نەبێ لە کوێن خەڵک یارمەتی خەڵک گێر بووە 400,000 دلاری خۆی بابە کار نەشەسەفاگەر بۆ گۆڕان و گۆڕانکاری نەبێ برادرم هەیە لە نەرویج هەسا 2 دەفتەر دلاری یا بە گۆڕان خۆی جێل نەبووە پارە بە گۆڕان کاکە بۆ کە نەبوو بۆ کوڕەکەی نەشەسەفا بۆ کە گۆڕانکاری پێ بکرێ کاک ژیان ئەی چۆن ئەی بۆ عمەری سەیعەلی و گۆڕان ئێستا پارە لە پارتی بنەماڵی بازرگانی وەرەگرن ئەی بۆ شەریکە دزیانی زەحمە نەبێ عزیزان هاوڕەکانی ئەو کاتەی کاک نەشەسەفا 5 کەس بوون حامەد تۆفیق ڕەحیمە قاری حاجی عەلی یادی بەخێر ملازم عومەری بەڕێزە سارا عەزیز باشە عومەری سەیعەلی بۆشی باسی قارەکەی بۆ باسی سارا عەزیزەکەی بۆ باسی ملازم عومەرەکەی ئەی بۆ نایاری باسی حامەد تۆفیقکەیت تەنها لەبەرەوەی کوڕی خزمی کوڕەکەی نەشەسەفایە یەن ئەدەنە بە شەق لە گردەکە نەوێرە باسی حامەد تۆفیقکەی بەڵام بۆ ئەوان باسەکەیت جایە باسی جفاتەکە ئەڵێ کاکە جفات دەنگی داوای ئەم شتە ناحکومەتەوە سەیرە 26 دەنگیان داوە بەچوونە ناحکومەت 25 یان سیڤیان پڕکردوێتەوە بۆ پۆست جاوە جفاتە کاکە من ئەندامی جفاتی پێڵم خۆشەویستان بە هەمووتان پێویست ناکات ناو بڵێم نەک یەکێت دووسەیەکیش هەیە کە ئەندامی جفاتە کاتی خۆی یەکێتی بوون لە کومیتەکەیان لە ئەندام کومیتە بوون 2 دەنگیان هێناوە ئێستا لە خۆ جفاتە جفات چی کاکە جفاتی چی هەچی چڕکن و پۆکن نەبێ بە جفات چیە کاکە کاتی خۆی کە ئەمانە باڵی ڕیفۆرم بووم لە ناوێکێتیا 21 مەڵبەند بووە 2 مەڵبەندیان بردوێتەوە خۆشەویستە بەڵام ئێوارە ئەشیان تەسلیم بووە بێشێتی 1 مەڵبەندیان ماوە بەدەستەوە بۆچی لێ ئەمە بۆی تێبگەن کە کاعمر لەوەش درۆکە 1 لە 3 یەکێتی نەبوون لەو کاتە بەڕاستی درۆکە 1 مەڵبەندیان لەگەڵا بوو لە 21 مەڵبەند درۆکە والله عزیزان هەتا جەلال تاڵەبانی عومەری دەرنەکرد عومەر ناویشێتیان نەڕشت بە کورتی خۆشەویستان بە هەموو لایەتان عزیزانی وتارەکەی عومەری سەیعەلی بە شێوەیەکی گشتی پڕ بوو لە فاوڵ پڕ بوو لە قسەی پوچ بۆ پڕ بوو لە قسەی بێمانە بەڕاستی بەڵام ئەگەر دیقەت بدەین لە فۆرمیا با بڵێن کۆمەڵێشتی وتووە بۆیە من جوابم دایەوە و پێویستیشە زیاتر جوابی بدێتەوە من بەداخەوم بۆ میدیای کوردی لایڤەکەم لەسەر میدیای کوردیش ماوە هەفتەی ئایندە بۆتانەکەم خۆشەویستە باشە جای میدیای کوردی بەڕاستی هەمیشە میدیایکی خەواڵۆ چونکە بە پارە ئیشەکە و هەمویان باسی شتێک ئەو شتانە زەقەکەنەوە کەشتی سەطحی ئەوانە ڕووماڵەکەن و دەرخواردی مشتامی ئێدەن و ناچ بە هیچ وێ ناچن بەلای ئەو شتانەی کە زۆر گرنگن ئەوانەی کە بەڕاستی هەستیان بۆیە لە باسی پرسی تاپۆکردنی گردەکەیە عومەری سەیعەلی قسەی تازەی کردووە بۆ ئاگاداریتان وەکو لەسەر و ئیشارەم پێتا ئەوانە قسەی تازە لە یەکێکا دووبارەی کەمەوە وتی ئەو کاتەی نەوشوان مستەفا کۆمپانیای وشەی دروست کردووە داوای لێ کردوون بچن لەگەڵ یا بەڵام ئەمان ڕەتیان کردوێتەوە بۆ پێی پرسی پێ نەکردوون کە ئیسقالی لێشێتیەوە باشە ئەمە یەک بچن گوێ لە قسەکانی عومەری سەیعەلی بکرد کە هێتە سەر مەسەلەی باسکردنی گردەکە باسی ئەو برادرانەیەکە کە ئەو کاتە لەگەڵ نەشەسەفا بوون وەکو باسم کرد ملازم عومەر و سارا عەزیز و قاری حاجی عەلی و حەمەد تۆفیق ئەڵێ ئەمانە ویستویانە لەگەڵ نەشەسەفایە گردەکە بخەنە سەر تاپۆ بۆ خۆیان قسەکە لێرەدایە خۆشەویستە هەموو ئەمانەیش ئەڵێ کاک نەوشوان بۆی ژێڕاومەتەوە باشە واتە ملازم عومەر سارا عەزیز قاری حاجی عەلی حەمەد تۆفیق چونتە لای مام جەلال داوای پارەیان کردووە و گوایە مام جەلالیش تەلەفۆنەکە بۆ نەشەسەفا ئەڵێ ئەوانە هاتوون داوای پارەم لێکەن تۆ چۆنە بیان دەرێ ئەم شتی بیان دەرێ خۆشەویستان لێرەدا پێویستە عومەری سەیعەلی ئەمە ساخ کاتەوە کە ئایا ئەو برادرانە لە حەقی ئەوەی لەگەڵ نەشەسەفا ڕێ نەکەوتون لەبارەی تاپۆکردنی گردەکەەوە لەبەر ئەوە گردەکە بۆ نەشەسەفا یەکلایی بۆتەوە بۆیە داوای پارەیان لە مام جەلال کردووە یان لە بەچی داوایان لێکردووە بۆچی داوایان لێکردووە بەڕاستی عزیزان کاتی خۆی من ئەم باسم لەگەڵ کاقاری حاجی عەلیا کردەوە و ئەو باسی کرد کە نەشەسەفا پێشنیاری
بۆ ئەو چوار کەسە کردووە لەگەڵ خۆیدا واتە هەر پێنجێ گردەکە بە شێوەی سەهم هەردێکی لە 120 لەسەر خۆی تاپۆ بکەن بەڵام ئەمان ڕەتیان کردوتەوە و ئەمەش بەڵگەی ئەوەیە کە نەوشوام سەفا ئەم مڵکەی بەهی خۆی نەزانیوە بەڕاستی مادەم بەهی خۆی نەزانیوە معقول نییە بچێ سەر ناوی کوڕەکانی و عومەری سێعەلی خۆشی ئەمە ئەڵێت بۆیە ئێستا قاری حاجی عەلی بەداخەوە لە ژیانیان نەماوە بەڵام لازم عومەر ماوە ساڵا عەزیز ماوە حەمە تۆفیق ماوە و پێویستە وەڵامی عومەری سێعەلی بدەنەوە بۆ ڕایگشتی پاشان عومەری سێعەلی یەک زۆر بە ئاشکرا شانی خۆی لەسەر تاپۆکردنی گردەکە لە کوڕەکانی نەوشام سەفا خاڵی ئەکاتەوە و زۆر بە ئاشکرا بە هەمومان ئەڵێ کە ئێمە هاتووین بۆ گردەکە کاک نەوشەوان گردەکە سەر خۆی تاپۆ کردبوو واتە ئەیکا بە ئەمری واقع بۆ ئەوەی کە بۆ خۆی و بۆ مناڵەکانی بمێنێتەوە باشە کاتێکیش کەیت باسی گۆڕان ناڕازیەکانەکە ئەڵێ سایتەکان پڕ کردووە لە ڕەخنە گوایە بزوتەوەی گۆڕان لە پرەنسیپە سەرنجەکانی خۆی لای داوە بۆ کاک عومەر لای نەداوە بەڕاستی گۆڕان کاک عومەر دوای تڕانی گۆڕان و ئاشبەتاکردنی هێشتا نەگەشتە ئەو بڕوایی کە خۆی و کۆمەڵێ پەککەوتە و لاتولوت و کوڕەکانی نەوشام سەفا ئەو کەسانە بوون کە بەڕاستی گۆڕانیان وێران کردووە و ئاسەواریان نەهێشت و هەزاران ئینسانی ئازادی خوازیان دوور خستەوە کە هەمووان ئەو ڕاستیان ئەزانن ڕاستیەکە لەوایە نە عومەر نە هیچ کەسێک لەو گردەیە خۆی بە بەرپرس نازانێ لەوەی کە 500,000 کە دەنگی بە گۆڕاندا ئێستا مەنجەڵ یاپراک بەشیانەکە خۆشەویستە خۆی بە بەرپرس نازانێ کە 24 کورسی هەبوو گۆڕان بوو بە 12 کورسی ئەیش بێ بە 6 کورسی کەچی خۆشی بە بەرپرس نازانێت سەر ئەم مۆزوعانە عومەری سێعەلی کا عومەری سێعەلی لە ئارامە ویستە تۆ کابرایەکی نەزانیت تۆ کابرایەکی کە بەڕاستی بە کەڵکی سیاسەتکردن نایت نەک ئەوەی ببی بەڕابەری بزوتنەوەیەک و چی و ئەنە بابەتانە بۆ گۆڕان خوازی تۆ بە عەمەلی سیاسەتکردنیش هەر نایی بەڕاستی پاشان قسەیەکە کا عومەری سێعەلی عەزیزان ئەڵێ لەسەر مەسەلەی تەوریسی سیاسیە کێ بەڵگەیەکی لایە کە کوڕەکانی نەوشوام سەفا جڵۆی گۆڕان دەزایە بابی خاتە ڕوو منیش ئەڵێم کا عومەر گیان هەرچەندە ئەمری واقع ئەو هیچ بەڵگەی ناوێ بەڵام مادەم هەر داوای ئەەکەی فەرموو ئەوەتە هەر بوونی خۆت بەڕێخەری بزوتەوەی گۆڕان بەبێ منافیس زیندوترین بەڵگەیە بۆ تەوریسی سیاسی چێ تۆی دانا زەحمەت من لە خۆ دەپرسم کابرایەکی غەبی وەکو تۆ کابرایەکی نەزانی وەکو تۆ هی ئەوەیە ئەفزەڵەتی زیاتر بێ لە پێشی وەکو قاری حاجی عەلی ئەگەر گوێڕایاریت نەبێ بۆ کوڕەکانی نەوشام سەفا دەی هەموو کەسی ئەم ڕاستیە نازانێ یعنی خەڵک جێلە لە بینی تۆ قاری حاجی عەلیە تۆ هەڵبژێرێ عومەری سێعەلی و قاری حاجی عەلی هەڵبژێرێ گۆڕانخوازان گەمژن غەبیەکی وەکو تۆ هەڵبژێرن بەڵام قاری حاجی عەلی هەڵنەبژێرن قار قالطة جامي شكاك هر أوا يعني توريسي سياسي بونيتو بليدني بزوتوي قران يعني توريسي سياسي يعني كلنا شطفا داين نيت بزود داين نيت بوي هاتش إيش يعني هيك بتوي بيكن براسي تو أزاني إيه من نازانين كمالي نوشوام صفا مالي طالباني ومالي مسعود بازاني قولتني شر يعني كل بيناوي أويا كتب بجاء نوشوام صفا نقادري حاجة علي وازاني إيه من نازانين ئێمە ئەو ڕاستیانە ئەزانین هەرسێکیان شەڵیان لەسەر تۆ کرد یانو باکە عومەر لیدەری گۆڕان بێ بۆی گۆڕان کەن بە پۆڕی خوراو نەک قاری حاجی عەلی چونکە هەم کوڕای نەوشام سەفا هەم یەکێتی و هەم پارتی باش هەردووکەیان ئەناسی باشە لەمە زیندووتر بەڵگە چی دەیە زەحمەت نەبێ پێخۆشە چەندانە بۆ بژێرم کە هەمویانتان دەرکرد کە چیا پێوتویت مەگەر عومەری سێعەلی بیری چۆتەوە تۆ کە بڕیاری لابردنی بەڕێوەبەری کە ئێنتدا کە چیا وتبووی بێمەوە شڕ و شیتاڵە فڕێمە دەرەوە لە تەسە هەڵی وەشاندەوە هەل لە ئەمریکا بە یەک تەلەفۆن هەڵی وەشاندەوە بڕیارەکەت دەبڵێ عومەری سێعەلی بڵێ وەڵات چیاوای پێ نەوتوو تەلەفۆنی بۆ نەکردی بە تۆی نەوت ئاکۆ لامە بە لە بەڕێوەبەری KNN ئەگەر بێمەوە شڕ شیتاڵ لە گردەکەکەمە خوارەوە
ئەگەر ئەو گردە هی کوڕینەوە شوام سەفایەوە لە باشەوە بەجێماوە ئێوە چێکن لێ عمری سعید لەو گردەیە زەحمە نەبێ ئەگەر هی گۆڕانی ئێوە چێکن لەوێ ها چێکن لێ دانیشتون زەحمە نەبێ ئەی عمری سعید تۆ نەبووی چووی بۆ لای چیاو نماپا ڕابوویتەوە وتبت بەنیازن لام بەرن ئەگەر ئەتانەوێ بڕۆن باخۆم بڕۆم بەس لام مەبەن تۆ نەچووی جارێکی کامر ئێمە لە خۆمان نەشێت ناو حکومەتەوە جڤاتی نیشتیمانی برایی داوە باشە من ئەپرسم تو خوا عیب نییە بۆ تۆ بۆ ئاخری پیرۆ ئەوە درۆکەی یعنی ئەگەر جڤات بڕیاری نەدایە ئێوە نێشتن ناو حکومەتەوە یان ئەگەر بەیانی جڤات بڕیار بدام لە با بکشینەوە ئەکشێنەوە ناو حکومەتە یعنی ئێوە ئەوەندە حیزبێکی مؤسساتین ها باوکم بە ویژدان و ویژدانم بە شەرەف و کەرامەتم ئەگەر جڤاتی نیشتیمانی و نازانشی ئەو گۆڕان لەو گردەیە چوار پیاوی شەریفی تیا بووە چوار پیاوی خاوەن ڕە و برو بۆچوونی تیا بووە ڕێگەیان نێدا تۆ قیادەی بزوتنەوەی گۆڕان کەیت کە ناتوانانی زەڵاتێ بکەیت دەستی خۆتە بڕی کەسێک دێ کۆمەلگا بگۆڕی بە شەرێک نەتوانێت زەڵاتەیە بکە ئەی هاوار خەیال و تەماتە و پیاز بژنێت بیکە بە زەڵاتە بۆ خۆی بیخوا چۆن نەتوانێت کۆمەلگا بگۆڕێ کاکە چۆن نەتوانێت پێم بڵێ کاکی جێن ها چۆن نەتوانێت کاکە ئێمە هەمومان ئەزانین ئێوە چۆن چونێتە پاڵ حکومەتەکەی پارتی وە چۆن ڕێکەوتون وە چۆن جڤاتەکانتان ڕازی کرد ها عیب عیب کامر سەری لە گۆی لە گوێ قەبێ لەرزێ درۆ مەکە ئیتر درۆ مەکە کاکە عزیزە بە کورتی کۆتایی بەخسەکەش مهێنم دوو گروپ هەن لە گردەکەیە دوو تیمی عومەری سێعەلی تیمی چێنە شۆم سەفا ئەم دوو تیمە پێکهاتەیەکن لە کۆمەڵی ئینسانی لومپن بەرگەراجی سەرسەری چەقۆکێش دەمپیس بێپڕەنسیب هەوسار پچڕاو خەڵکی بێحورمەت هەیە ماستەری هەیە کەچی بێحورمەتە خۆشەویستە جێمە مامۆساکی خۆی ئەدا مامۆسا هەیە 200 دەستی پێوتووە ماستەری هەیە جێمە مامۆساکی خۆشکە بێحورمەتە بێئەدەب ڕاستی باشە هەرچی ئەچی تەڵپە و خەڵتە هەیە لەم دوو پیساییە کۆبوونەتەوە لەو گردەیە خۆشەویستە باشە و هەموو ئەم خەڵتانش دیفاع لە چیەکەن لە عومەری سێعەلی لە چێن و شۆم سەفاکەن بۆ جیفان و بۆ پارە و دیفاعەکەن لەو قارە سەخیفەی کە لە هەولێرە هەیە ئەویش کوردایەتەکەی پارتی و بنەماڵی بارزانیە خۆشەویستە باش نیە دیفاع نەوەکەن کەواتە ئێوە چیان کاکە ئەمە حقەتی ئێوەیە عومەری سێعەلی کاتۆ قسە بۆ چیەکی زەحمە نەبێت وەزای خەڵک نازانی ئێوە چۆن عزیزان ئەوە دوو تەوەرەکە بوو کە باسم کرد لەسەر مەسەلەی لاهوری شێخ و مەسعود بارزانی ولەسەر عومەری سێعەلی و هەردوو گروپەکەی ئەوە قسەکان هێنا لێرەیشەوە هەرچەندە ماڵ کاقاری حاجی عەلی و کاک بەیاری ملازم عومەریش قسەیان کردووە بەڵام پێویستە ملازم عومەر خۆشی قسە بکە حەمە تۆفیقی ئەچمە لەندەن بۆی ها نەڵێ کۆرۆنا مۆرۆنایە تۆش قسەکە زەحمە نەبێ بۆی عومەر درۆ نەکان لە حەقیقەتە بۆی عومەر درۆ نەکا بەڕاستی و داوایشم لە براکەیەکان و شۆم سەفا هەیە کە ئەویش قسەی خۆی بکا بەڕاستی بۆی دە کەیتر هەموو ڕاستیەکان بۆ عالەمە بەڕاستی کەشف بێت جا عزیزان هەندێشتی شەیە من داواتان باری ئەوە نەماوە کاکەجان پارتی و بنەماڵەی بازانی عزیزان بنەماڵەیەکی بێشەرەفن کاکەم ئەوان نازانن سیاست بکەن سیاست ئاوان ناکرێ تۆ ئەچی ئەگیرەی ئەخەتە زیندان وەکو هین ئەو پێنج کەسەی کەیسە زیندانەکانی پارتیان باشە شێوانی ئەوانە ئەچی ئەوگرێ ئەڵێ ژنەکە دەهێنم لێرە قوتابیانی قوتابخانەکەی بازانی سوالیە بن ئەگەر احترام نەکەیت ئەمە ئەوەیە احتراف پێەکەن کە نەیاری بنەماڵەی بازانی ئەچن فایلی بۆ دروستەکەن ڕاستم ئەنێن بە پیاوە لە کاتی سێکس و ئەلم بابەتانەیە ئێکاکە مەلام سەفا خۆی لەگەڵ حەمایل خەناس لەگەڵ هینا سێکسی نەکرد لەگەڵ ئەو ئافرەتەکە و دوای کوشتە مارگرێتە مەگەر ئەوانە بوو کاکە یعنی ئێوە سێکستان نەکردووە ئەی مەلام سەفا لەگەڵ ئەو ژنە داماوەیە کە کوشتان کە نای مارگرێتا بوو سێکسی کرد حەمایل خان پێیزانی لە دوایە پێشمەگەی نرد تعدایان لەو ئافرەتە جوانە کرد وە کوشتیشیان مەلام سەفا دوای هیچیشی نەوت باشە ئەی هەمووتان بنەماڵی بازانی هەر خەریکی بێ ئەخلاقی نەبوون کاکە ئەمە چییە داعانیشن ئەچن کەسێتە ئوتێلێکەوە سێکسەکە ڕسمی بۆ داعانێن و کامێرە داعانێن و بڵاویەکەنەوە ئای ئەوە سێکسەکە دەستی خۆت بە سێکسەکە باوکم بەویژدانم لەمەولا هەر کەسێک فلیمی سێکسی و ڕسمی بڵاو کێتەوە لایەن پارتی و نەماڵی بازانیەوە لایەن احترامی زیاتر دەکات هەتا هی کوڕیان بڵاو کێتەوە باڵی نێشیلەوان بازانی خۆشەویستان باشە وتەبێژی هینە با بڵێن سکرتێری مەسعود بازانیە بەڵام سەر بنێچێوان بازانی بووە چۆن ڤیدیۆڕەتیان بڵاو کردەوە لا سێکسەکە دەستی خۆی بە سێکسەکە کاکە جاوەکی مشکلیەوە دەستی خۆش بێ ئێوە چی
ئێوازان کابرا سێکسی کەسەکەی بڵاوکەنەوەی خەڵ ڕخیلێتی وەڵام من بە خەیاڵمانەیە هەموو کەسە سێکسەکە کەلی سێکسەکە کلمی سێکسەکە بەڕاستی لەبەر قەت کەس ئەوشتانە بۆ من نەنێرێ خۆشەویستە ئەو هی پارتی و بنەماڵی بازانانی ئەگاکە بنەماڵی بازانانی بێقیمەت و بێشەرەف باشە ئەو کەسەی کە خۆی ئەڕسمانە بڵاو کاتەوە خۆی کەلجەیە خۆشەویستە خۆی مەلاگەیە دەبی یۆنانیەکان ئەڵێن خۆی مەلاگەیە بەڕاستی لەبەرەوە ئەوشتان لای ئارامەحمە ناخوا لە واقع قەتش جلوشان ناگرم و کەسیش بە بێڵە نەزانەوە مۆزوعانە بۆی بنەماڵی بازانی ئیفلاسیان کردووە ڕسوا بوون بۆیە بەس خەریکی ئەم مۆزوعانن باشە معنى عشان نجي نسلكتها بكاميرا دعني باش نوصل كده بقول كوتي او نروته باشا هل او نرود برسم بلوكيته تو من كاتي خويا لبالطاقه من خوش ويسان شو كاميرا كم اوالي كذبوا كاميرا كمبيوتر كان يكتب مليار بوي ديالنا باش جاب كلمه فانا على قودانشم يا فانا بروتي لبالطاقه اقسم الكاكا تيجي ام اخلاق التركه بنام علي بازاني اما تشي كتب دشتان رسمي كي بلاك انا اي 6 دسي خوي بس 6 ما هو بس بيوش دسي خوش من كاتا ناقم لو زياتر هیوادارم لە کۆتاقسەکەمان لاهوری شێرزەنجی هەروە لە سەر پێی خۆی ڕابووەسێ مەسعود بە پیا و نەزانێ حساوی یەک دەستکە تەڕەتیزە و کەوەری بۆ مەکە کاکەجام گوێشی مێرە مەسعود بازانی با بۆ خێر قسە بکە تۆ داوا لەو نەکردووە دانیشتن ئەو داوای تۆ کردووە با خۆی داوا لێ بکە کەی داواشی لێ کردی من نەسیحەتم بۆ لاهوری شێرزەنجی ئەوەیە کە پێی بڵێم نصيحة نا وكو رأي خوم ولا نصيحة خوجنية وكو رأي خوم وياك هر كاتي مسؤول بازاني هاد بسليماني بو مالتان قيش قد قايل يبكروا بلو بخير بيكاك مسؤول بازاني ست شامات خوم يوان درناك ليكاك طبعا شو قالت خوش بي حتى لاي في عينده لسر روجنامه نص ميديا كاركان يتر قسناك بو اخواتنا لقلبي خوش ويستانوا عزيزاني من بخير